عليكم ورحمة الله وبركاته. سڵاو لە قوتابیانی خۆشەویست، قوتابیانی عزیز، ماوەستەوە شەنگ لەگەڵتان دەبم بۆ تۆمارکردنی وانەکانی فیزیای پۆلی 11. قوتابیانی خۆشەویست، دەستی ڕابردوو لە بەشی 4 کەرتێک باسی ئەومان کرد، گوتمان ئیش دەبێتە هۆی بەڕێکردنی یاخۆ دەبێت هۆی بەڕێنەکردنی. چ کاتێک ئیش لەسەر تەنێک بەڕێ دەکرێت و چ کاتێک بەڕێ ناکرێت، هەر لە زمنی ئیشەکەیدا لە کەرتی 2 بۆ 4 باز لە وزەش دەکەین، با بزانین وزە چییە. ئایا ئەمە ڕۆژانە وزە چۆنچۆنی درکی پێ دەکەین. مەسەلەن بۆ نمونە ئێستا ئەم بەرامبەر جەنابتان ڕاوەستاوم، هیچ وزەیەکم نییە، هیچ جوڵەیەکم نییە. وزە وەکو وزە هەمە، بەس هیچ جوڵەیەکم نییە. کە هیچ جوڵەیەکم نییە، لێرە جۆرە وزەیەک پەیدا لێ پێ دەڵێن چی پێ دەڵێن؟ ماتە وزە. بەڵام کاتێک کە دەست بە جوڵە دەکەین، خێرایەک پەیدا دەبێت. ئەو خێرایی بە دروستبوونی چی دەبێتە دروستبوونی جوڵە وزە. جا لەو کەرتەیدا باز لە جوڵە وزە و ماتە وزە دەکەین، بزانین چەند جۆر جوڵە وزەمان هەیە، چەند ماتە وزەمان هەیە. باشە ئەو هەر یەکەیان چۆن دروست دەبێت؟ تەماشا بکەم بابە. ئێستا دێین با بێین بزانین سەرەتا وزە واتە کە بە ئینگلیزی پێ دەڵێن ئینێرجی، میکانیکە وزە، میکانیکە دەڵێن میکانیکە وزە واتە لە کاتێک جوڵانی تەنێکدا بۆی هەیە هەم ماتە وزە دروستکە و هەمیش بۆی هەیە جوڵە وزە دروستکە. ماتە وزەش دەبێتە دوو بەش، ماتە وزەی کێش و ماتە وزەی چی؟ ماتە وزەی جێڕی. دانە بەدانە باسییان دەکەین ئینشاڵڵا. سەرەتا دێین باز لە جوڵە وزە دەکەین، هەر بە ناوی خۆیەتی. ئەها دەجوڵێ. چی دەجوڵێ؟ یعنی چی دەجوڵێ؟ یعنی تەنەکە لە بەردەوامی دەجوڵێ. ئەو کاتێک کە تەنەکە جوڵا، ئێستا مەسەڵەن بوو نمونە من دەجوڵێمە، ئەوە جوڵە وزەم هەیە، دێمە دوای هەرچیا جوڵە وزەم هەیە. کەواتە هەر شتێک خێرایی هەبوو واتە جوڵە وزەشی دەبێت. جا دەڵێن جوڵە وزە وزەی تەنێکە لە ئەنجامی جوڵەکەیەوە پەیدا دەبێت. لە ئەنجامی چی پەیدا دەبێت؟ جوڵەکە. هەتا جوڵە نەبێ، جوڵە وزە وجودی نابێ. ئەوجا لێرەکانە جوڵە وزە ئەوە یاسایەکەمانە. هێمای کەی ئی بە مانای چی دێ؟ بە مانای جوڵە وزە دێ. باشە جوڵە وزە. ئێمەکە واتە چی؟ بارستای و یەکەش واتە چی؟ خێرایی. هەتا خێرایی نەبێ، جوڵە وزە وجودی نابێ. جا لێرەکانە کەی ئی بە مانایەتی دێ، بەمانای جوڵە وزە دێ و بە جوڵ لە پێوەرە و پێوانە دەکرێت. ئێم بە مانای بارستایی تەنەکە دێ، بە کیلۆگرام هێما دەکرێت. و ڤیش مانای چیە؟ مانای خێرایی تەنەکە بە چی لە پێوەرێ؟ بە مەتر بەسەر چرکە. با بزانین جوڵ، یەک جوڵ چۆن جوڵە وزە یەکەکەی دەکاتە جوڵ. تەقەن یەکە لەکوێ دێ؟ لە یاسات خودی یاسایەکەیەوە دێت. تەماشاکە مەسەڵەن بۆ نمونە یەک جوڵ بۆ دێتەوە، مامۆستا بۆ دێنێتەوە، ئاگادار بە نەڵێ مامۆستا نەمزان کاکەی گیان ئەوە گرینگە، نەک بۆ پۆلی 11 بۆ پۆلی 12 شت گرینگە. تەماشاکە بابە. جوڵە وزە لە ئەوە یاسایەکەی دەهێنین، هەموو جارێ یەکەی لە یاسا دروست دەکەی. باشە نەڵێ نەمزانی کاکە. تەماشاکە بابی من ئەتو بەس دیقەت دەیە چاوانی تێبڕە. مەسەڵەن جوڵە وزە یەکەی چییە؟ جوڵە. بارستا یەکەی چییە؟ کیلۆگرام. ئەدی خێرایی مەتر بەسەر سێکەم. بەس ئەوە دووجایە. دووجاکە بۆ دووشێتی. باڵێ باڵێ. دەوەرە بابین دەی کاتە جوڵەکەی دەنووسمەوە، ئێرە دووجاکەی بدە بۆ مەترەکە و بە سێکەندەکەشی کیلۆگرامەکەش هەر لە بوون خۆی دەنووسمەوە. دەڵام مەتر دووجا بەسەر سێکەند. کەواتە هەر یەک جوڵێک دەکاتی دەکاتە مەتر دووجا بەسەر سێکەند دووجا. ئێستا دێنە سەر چی؟ دێنە سەر پرسیار. با بزانین جوڵە وزە لەسەر چ بەندە. هەر ئەگەر لە پرسیاردا گوێت لێ بوو تی فڵان شت لەسەر چ بەندە، یعنی لە یاساکە چی تێدایە؟ یعنی جوڵە وزە دەکاتە 1 بەسەر 2 MV تواندوو. هەم V تێدایە، هەم بارستایی تێدایە. کەواتە لەسەر هەردووکی بەندە لەگە بارستایی تەنەکە، لەسەر بارستایی تەنەکە بەندە و لەگە چی؟ دووجای خێرایەکەش بەندە. بەڵام چۆنی بەندە لەگە بارستایی جوڵە وزە پەیوەندیکی ڕاستەوانەی هەیە. بابە جوڵە وزە لەگە بارستایی پەیوەندیکی چۆنی هەیە؟ ڕاستەوانە. زۆر جاران یەکێک بارستایەکی قورسە دەڵێ بەخوا تەپۆیە ناجوڵێ، جوڵەی کەمە، ئەوە بەسمان ئێرەیە. باشە ئەوجا پەیوەندیکی چۆنە؟ ڕاستەوانە. واتە بە زیادبوونی بارستایی جوڵە وزەکە چەند بارستایەکەمان لێرە ببورن. لێرە جوڵە وزە ئەگە ئاوا بنووسین دەڵێن جوڵە وزە لەگە چی؟ لەگە بارستایی. چەند بارستایی زۆر بێ جوڵەشی زیاتر پێویستە. باشە جوڵەشی زیاتر پێویستە. و جوڵە وزە لەگەڵ خێراییش پەیوەندیکی چۆنی هەیە؟ ڕاستەوانەیە، بەس بەچی بە دووجا. چی هەیە کاریگەر زیاترە؟ خێراییەکە کاریگەری چیە؟ زیاترە. باشە بابە؟ جوڵە وزە یەکەی پێوانی ئیشە و وزە لە سیستەمی نەدەوڵەتی چ دەپێورێت؟ بە SI دەپێورێت. باشە؟
قوتابیانی خۆشەویست لێرەدا تێبینیمان هەیە دەڵێن جوڵۆزە لە سیستەمی نێودەوڵەتیدا کوتمان بەچی دەپێورێ جوڵۆزە لەسەر سیستەمی نێودەوڵەتی بە جوڵ دەپێورێ بەس لێرە تێبینیمان هەیە دەڵێن جوڵۆزە لەسەر ئاراستەی جوڵەکە بە نییە ئەتۆ چ بەولایدا بێ و چ بەولایدا بێ هیچ کێشەمان نییە مهم ئەوەیە بڕەکە حیساب بکەین بڕی چی بڕی خێراییەکەی باشە کاتە جوڵەوزە لەسەر بڕی خێراییەکە بە دووجا بەندە ئاراستەی بارستایی تەنێک ببێتە سێ ئەوەندە عەفوەن ئەگەر بارستایی تەنێک ببێتە سێ ئەوەندە بە نەگۆڕانی خێرایی تەنەکە ئەوا جوڵەوزەکە دەبێتە چەند ئەویش دەبێتە سێ ئەوەندە چونکە کوتمان پەیوەندێکی چۆنی هەیە پەیوەندێکی ڕاستەوانەی هەیە باش بەڵام ئەگەر خێرایی ببێتە سێ ئەوەندە یعنی V ببێتە سێ جوڵەوزەکە دەبێتە چەند جوڵەوزەکەی دەبێتە چۆن دەگۆڕێ دەڵێن جوڵەوزە لەگە دووجێ خێرای ڕاستەوانە دەبێتە چەند دەبێتە 9 ئەوەندە پرسیارمان هەیە دەڵێ ئەگەر تۆپێکی بۆڵینگ تۆپێکی پێ تۆپی بۆڵینگ تۆپ پێ بە هەمان خێرای بجوڵێن ئایا کامیان وزەکەی چیە زیاتر دەبێت تەماشاکە تو لێرەکان چیها قورسرا تۆپی بۆڵینگەکە مادەم تۆپی بۆڵینگکە قورسرا دەڵێن تۆپ بۆڵینگکە چونکە بارسایەکەی چیە زیاترە ئەبوو شوێ پەیوەندێکی چۆنیان هەبوو کوتمان پەیوەندێکی ڕاستەوانە دێنە سەر پرسیاری حسابی قوتابیان پرسیاری حسابی با بزانین لێرە چۆنیشی کار دەکرێت پرسیار حسابیەکانیش زۆر ئاسانن زۆر بە ئاسانی دەتوانین شیکاریان بکەین لە نمونەی چواری بە جوڵەوزەما باز دەکەین دەڵێن تۆپێکی بۆڵینگ بارستایەکەی 7 کیلۆگرامە ئەوە بارستایەکەی بە خێرایی چەند دەڕوا 3 مەتر بەسەر سێکەند دەجوڵێ جوڵەوزەی تۆپەکە چەندە یعنی کەی ئی چەندە خێرایی تۆپەکە لەسەر مێز کە بارستایەکەی 2.45 گرام دەبێتە چەند دەبێت چەند بێت بۆ ئەوەی جوڵەوزەکەی یەکسامی بە جوڵەوزەی تۆپەکە تۆپە بۆڵینگەکە باشە ئەم خێراییە بە پەسەند دەزانی بۆ تۆپی سەرمێزەکە تان شاگە بابە چۆن ئەو پرسیارە شیکار دەکەی دوو داواکاری هەیە لە پرسیارەکەیدا و دوو تۆپیشت هەیە تۆپێکی بۆڵینگت هەیە لەگە تۆپێکی سەرمێزت هەیە یعنی تۆپێکی قورسمە لەگە تۆپێکی سوک دراوەکان بارستاییمان هەیە بارستاییمان چەندە 7 کیلۆگرامە بارستای تۆپی تەنسەکەشمان چەندە 2.45 گرام دەبیکەینە کیلۆگرام جاران چەند دەکەین دەتوان سال بسێ هەر کوتمان هەر کاتێک گڕامی بکەینە کیلۆگرام جارانی چەند دەکەین دەتوان سالە سێ والله ڕاست دەکەی مامۆستا زۆر باشە ئەو گۆڕیمان خێرایی تۆپەکە چەندە 3 مەتر بەسەر سێکەندە دەڵێت جوڵەوزەی تۆپی بۆڵینگەکە چەندە و خێرایی تۆپی تەنسەکەشمان چەندە وەرە با بین ئەو جوڵەوزەی بدۆزینەوە جوڵەوزەی بۆ چیە بۆ تۆپی بۆڵینگ دەڵێن یەک بەسەر دوو بارستایی تۆپی بۆڵینگ ئاگادار بە بارستایی تۆپی بۆڵینگ ئەگە ئەوی نەنووسیەوە بچی ئەوەی بنووسی ئەوە تعبان دەبێ باشە کەواتە دەڵێن یەک بەسەر دوو MBVB تواندوو MBەکەمان چەندە بارستای تۆپی بۆڵینگەکە چەندە بەڵێ مامۆستا ژمارە 7 بارستایەکەی 7 ئەدی VBەکەمان VBەکە وەکتمان بەخۆی داوێتی چەندە 3 مەترە بەسەر سێکەند وەرەدام بنێوە جوڵەوزەکەمان بۆ دەردەچێت چەند دەکات 31.5 جوڵ مامۆستا ئەوە زانیم ئەو جارەیان دێن چ دەکەین ئەمە دێن خێرایی تۆپی تەنسەکەی دەدۆزینە بەس پرسیارێک لێرە دێتە ئاراوە دەڵێ مامۆستا خۆ باشە من ئەگەر خێرایی بدۆزمەوە ئەدی ئەتو نەتگوت دەبێت جوڵەوزەت هەبێ وا دەڵێم ئەدی مامۆستا کوا خۆ لێرەکانە ئەمە ئەگەر بین ئەو خێرایی تۆپی تەنسە بدۆزینە خۆ هیچمان نییە وەرە باشتێکت پێ بڵێم وەرە کاچی من وەرە دنیات لێ هاتوتەوە یەک تەماشاکە دەڵێ بۆ ئەوەی جوڵەوزەکەی یەکسان بێ چێ یەکسان بێ تۆپی تەنسەکە بە جوڵەوزەی چی تۆپی بۆڵینگ تۆپی بۆڵینگەکە تۆپی بۆڵینگ کە دەڵێ جوڵەوزیان یەکسان بێ یعنی چی لێرە بۆ دەنووسم یعنی کەی ئی تۆپی بۆڵینگ یەکسانێ بە کەی ئی تۆپی چی تەنس باش ئێستا ئەمە ئەگەر بین لە یاسای جوڵەوزە لەو یاسایە کاکە ئەگە خێرایی بدۆزینەوە
خێرای دۆزینە ئەو خێرا چۆن دۆزیەوە دەڵێ مامۆستا دەتوانم ڕاستەخۆ ئا بنووسم ئەو دووجار دەبێتە ڕێگی چیە 2KE باشە بەسەر چی ئەم ئەو ڕێگاچی خێرایە دەتوانی بەکاری بێنی 2KE بەسەر چی ئەم بەس ئەو KM لەکوێ بوو مامۆستا ئەو باسی چێ دەکات تۆپی تێنسە هەم VT تۆپی تێنسەکە جوڵەوزەی تۆپی تێنسەکە و بارستایی تۆپی تێنسەکە باشە بەس خۆمان جوڵەوزی تۆپی تێنسمان نەبوو بەڵام گوتمان تۆپی بۆڵینگکە جوڵەوزەکە یەکسانە بە جوڵەوزی تۆپی چی تێنس جوڵەوزی تۆپی بۆڵینگمان دیتەوە چەند بوو 31.5 ئەلێرە دەڵێن 31.5 جوڵەکە یعنی ئەلێری نووسینەوە باشە دەڵێن VT یەکسانە بەڕێجی دوو جارانی چەند 31.5 باشە دا بەشی چەند بارستایی تۆپی تێنسەکەمان چەند بوو کتمانە دیکەینە کیلۆگرام ئاگدار بە وەنیە ڕێگەکە بە کاملی چەندمان هەیە لەوێ 2.45 جارانی دەتوان چەند دەتوان سالە بسێ ئەوەی دابەشکە خێرایی تۆپی تێنسەکەت بۆ دەردەچێت کە دەکات چەند دەکاتە 1.6 زەربی دەتوان 2 مەتر بەسەر سەکان ئەوەی خێرایی تۆپی تێنسەکە بوو وەنیە ئەتی خێرایی تۆپی بۆڵینگکە چەند بوو 3 مەتر بەسەر سێکەند بوو دەڵێ لە بەشی دویم پرسیارەکە دەڵێ ئایا ئەم خێرایە بە پەسەند دەزانی بۆ تۆپی سەرمێزەکە یعنی ئەمە ئەو تۆپی تێنسە ئەو زانین دەکات چەند قوربان بە خێرایی 160 مەتر بەسەر چرکە دەڕوا تۆپی تێنسە ئەو خێرای بەڕاست دەزانێت و شتی وامان نییە سوعبەتیش نیمانە وەنیە ئەوە دراوی داواکراوی ئەو پرسیارە قوتابیان دێنە سەر ڕاهێنانی چواری با لێرە دەڵێ خێرای فڕۆکەیەک دۆزەوە کە بارسایەکە هەر جاران دەتوان 4 کیلۆگرامە و جوڵەوزەکەشی ئەوەندەی کاکە دراوەکانمان هەن ئەوە دراوەکان بارستایەتەیە و جوڵەوزەتەیە لەکن خۆت ئەوەی بنووسە دەتوانێت ڕاستەوخۆ بەکاری بێنی 2KE بەسەر چی بەسەر M ئەوە بەکاردێ ڕێک بۆ دۆزینەوەی چێ بۆ دۆزینەوەی خێرایی ئەلێرە دەرمان هێنا دایاندەنینەوە بارستایەکەمان هەیە و جوڵەوزەشمانە جوڵەوزەکە 1.1 زەربی دەتوانێت و بارستایەکە هەر جاران دەتوان چوارە دەوراوانە دابەشکە لە بن ڕێک ئەوە بۆ دەڕاچی باشە بە و لە بیرشت ناچی یەکەی چیان مەتر بەسەر چرکەیە پرسیاری دووەم لە ڕاهێنانەکە دەڵێ خێرایی تۆپێکی بەیسبۆڵ دۆزەوە کە بارستایەکەی 0.45 کیلۆگرامە بارستایەکەی چەندە 0.45 کیلۆگرامە و جوڵەوزەکەشی 109 جوڵە وەکو پرسیاری پێشوشی کاری دەکەی لە ماڵێ دەست و پەنجانتی لەگەڵ نەرم دەکەی و دیدۆزیەوە خێرایەکەی دەدۆزیەوە ئەوە خێرایەکەی ئەوە خێرایەکەیەتی چەندە 38.8 مەتر بەسەر چرکە دەردەچێت و بە نزیکەیش دەکاتە چەند 39 پرسیاری سێ دەڵێ دوو فیشک بارستایەکێکیان 3 گرامە و بارستایی ئەوتریان 6 گرامە هەردووچیان بە خێرایی 40 مەتر بەسەر سێکەن دقا ممنوعە ئاگدار بۆ باسی فیشک دەکە فیزیایە دنیاە بە یعنی فیزیا لە هەموو شتێک دەکۆڵێتەوە بۆ دەڵێن فیزیا و ژیان ئەستا بەگول لێوە گرتووە دەڵێ دوو فیشک بارستایەکەی یەکیشیان 3 گرامە وایە بارستای ئەوتریان چەندە 6 گرامە هەردووچیان بە خێرایی چەند دەڕوە 40 مەتر بەسەر سێکانی نەفسی خێراییان هەیە ئایا کامیان جوڵەوزەکەی گەورەترە و ئایا ڕێژەی جوڵەوزەی نێوانیان چەندە زۆر ئاسانە ئەمە چمان گوت نەمانگوت بارستایی زۆر جوڵەوزەی زۆر وەرە بابێن شیکاری بکەین یەکەم جار دێن چ دەکەین جوڵەوزەی یەکەم دەدۆزینەوە دەڵێن جوڵەوزەی یەکەم دەکات بەسەر دوو M1 V1 باشە بەس V1کە چییە لێرە هەمان خێراییان هەیە یعنی خێرایی یەکەم و دووەم هەردووکی خێرایی یەکەم و دووەم هەردووش چەندە چلە دەڵێن یەک بەسەر دوو ئێمەکە سێ جاران توان سالب سێ بۆ ئەوە لەکوێ هات مامۆستا وەرە مامۆستا ئەوە لەکوێ هات ئەو دەتوان سالب سێ لەکوێ هێنا مامۆستا کاکە گیان ئەوە گرام نییە دیکەین بە چی دیکەین بە کیلۆگرام ئەگە بیکەینە کیلۆگرام دەڵێن سێ جاران دەتوان سالب سێ کیلۆگرام ئەهوە ئارێوەڵە ئەهوە ئەوەیان 6 گرامە دەڵێ 6 جاران دەتوان سالب سێ بە کیلۆگرام تێگەشتی جانە ئەوە وەرە ئەلێرە سێ جاران دەتوان سالب سێەکە دەنووسی جاریشکەش ئەوەکەمان نووسی خێرایەکەشمان چ توان و جاران دەکەن ئەو جوڵەوزەمان بۆ دەرچوو جاری دووەمیان دەڵێن 6 جارانی دەتوان سالب سێ
چل تواندوو تاقن کۆلکە یەک بەسەر دووشمان هەیە ئاگدار بن باشە هەل یاساکان دادەنی و هەرێکە و جێ خۆی جوڵەوزەی وەشمان بۆ دەرچ دەکات چەند دەکاتە 4.8 جوڵ ئەگەر تەماشای بکەین جوڵەوزەی چیە کەیتی و زیاتر بیان کەی یەک KE2 4.8 ئەویان چەندە 2.4 لەبەر لەچی چما بارستایی زۆر ئێستا ئەو بارستای 3 گرام زیاتران 6 گرام 6 گرامەکە 6 گرامەکە بارستایی زیاتر کاتە جوڵەوزەکەشی چیە زیاترە کاتە جوڵەوزەی دووەم گەورتر لە جوڵەوزەی چەندەم یەکەم ئەو جا دەڵێت چیش وەرە دەڵێ ڕێژەم بۆ بدۆزە ڕێژەی جوڵەوزە مامۆستا ڕێژە مەبەستە کەرتە مەبەستم کەرتە دەڵێ ڕێژەی جوڵەوزەی دووەم بۆ جوڵەوزەی چەندەم یەکەم 4.8 دابەشی 2.4 دەکات چەند دەکات 2 بەسەر 1 هەر ئەتۆ بایەکشت پێ بڵێم هەر یەکشت پێ بڵێم هەر بە چاون و قاندن دەزانی جوڵەوزەی دووەم دەکاتە 2 ئەوەندەی جوڵەوزەی چەندەم یەکەم تێدەگەی بۆ لەبەر ئەوەی بەڕێگایکی خێرات پێ بڵێم ئێرە 6 گرام وەنیا ئەوە چەند گرامە 3 گرام 6 گەورەتریان 3 6 بە چەند گەورەترە لە 3 بە 2 ئەوەن دەڵێن 6 دابەش 3 چەند دەکە 2 کاتە جوڵەوزەکەی بە چەند زیاتر و بە 2 ئەوەندە ئەوە 2 ئەوەندە وایە تەواوە وەرە با بچین بۆ سەر پرسیاری چەندەم پرسیاری چوارەم ئەوەش بە هەمان شێوە گیانە دێن چ دەکەین دەڵێت 2 فیشک بارستایی هەر یەکەن ئەو جارێ بارستایەکانیان یەکسانە 3 گرام بە 2 خێرایی جیاواسا ئەوژران 40 مەتر بەسەر سێکەند و 80 مەتر بەسەر سێکەند ئایا جوڵەوزەی هەر یەکەیان چەندە و کامیان جوڵەوزەی گەورترە و ئایا ڕێژەی جوڵەوزەی نێوانیشان چەند یعنی 3 داواکرای پرسیارە و ئەو پرسیارە دڵنیا بە 100% مامۆستا بۆ دێنێتەوە ئاگدار بە چونکە گرینگە ئەو V1 V2 کاکە ئەمە نەمانگوت جوڵەوزە پەیوەندێکی ڕاستەوانەیە لەگە دووجای خێرایی بەرەوە لە مامۆستا قوربان ئەوە چلە ئەوە هەشتا باشە دەڵە جوڵەوزەی ئەوەی زیاتریانی ئەوەی وەک ڕۆژی ڕووناکەی هاوار دەکە هەشتا چل جاران چەند دەکاتە هەشتا مامۆستا چل جارانی 2 تەواو دەوەرە دوی ئەلێرە دابنێەوە دوو توانی دویکە دەکات چەند 4 کاتە جوڵەوزەی دووەم 4 ئەوەندەی جوڵەوزەی چەندەمە یەکەمە ئەوە حد بێ پێشوی پرسیارەکەی حەڵکەم ئێستا دێن لێکی دەدەینەوە دەخوا بزانین وایان نە هۆکارەکەشی چۆنم بزانی ئەمن جوڵەوزەی دووەم دەکاتە 4 ئەوەندەی جوڵەوزەی یەکەم چونکە خێرایەکەی زیاترە دەور جوڵەوزەی یەکەم با بدۆزینەوە دەڵێن 1 بەسەر 2 ئێمێک V1 ئێمەکە بۆ هەردوو هەر 3 گرامە بەس دەی بیکەینە چی کیلۆگرام گوتمان ئەگە بیکەینە کیلۆگرام دەڵێن 3 جارانی دەتوان سالب 3 بەچی کیلۆگرام خێرایی یەکەممان چەندە چل تواندوو ئەوە جوڵەوزەیەکمان بۆ دەرچوو بە هەمان شێوە بارستایەکەمان هەرچەندە بارستایەکە لێرە بابە هەرچەندە 3 جاران دەتوان سالب 3 ئەو لەکە خۆتان چاچیکەن و خێرایەکەمان چەندە هەشتایە باشە خێرایەکەی دووەمیان چەندە هەشتا تواندویکە جوڵەوزەکە بوو بە چەند بوو بە 9.6 جوڵ مامۆستا یعنی جوڵەوزەی یەکەم کەمترە جوڵەوزەی دووەم باڵێ مامۆستا یعنی جوڵەوزەی یەکەم جوڵەوزەی دووەم بە 2 ئەوەندەی جوڵەوزەی یەکەم زیاترە باڵێ ئەو جارە مامۆستا ئەگەر ڕێژەکەی بدۆزینەوە دەڵێن جوڵەوزەی دووەم دابەش جوڵەوزەی یەکەم وەنیا باڵێ جوڵەوزەی یەکەم دابەشی دووە بنکەین دەتوان بڵین دەکات 1 بەسەر 4 بەڵام جوڵەوزەی دووەم دابەشی یەکەم کە جوڵەوزەی دووەم دابەشی جوڵەوزەی یەکەم کە دەکات چی دەکاتە 9.6 دابەشی چەند 2.4 ئەوە دابشکی دەکات چەند دەکات 4 بەسەر 1 دوو لاو دوو نێوانی بکەم دەڵێن جوڵەوزەی دووەم 4 ئەوەندەی جوڵەوزەی چەندەمە یەکەماتەوە ئاوا مامۆستا خۆتە مامۆستا لە بیداەتی شوات نەگوت بەرەوەڵە ئەلەرەوام گوت تم جوڵەوزەکە 4 ئەوەندەی جوڵەوزەی هەشتاکە 4 ئەوەندەی جوڵەوزەی چلەکە زیاترە مامۆستا تەواوە تێگەیشتم زۆر باشە کەواتە ئەلێرەدا بەو شێوە شیکار دەکرێت قوتابیانی خۆشەویست جا لەسەریشی بنووسە پرسیارێکی نادرە باشە پرسیاری پێنجەم دەڵێ بارستایی ئۆتۆمبیلێک دۆزەوە کە جوڵەوزەکەی 4.32 دەتوان 5 جوڵە بە خێرایەکەشی 23 مەتر بەسەر سێکەند جوڵەوزەت هەیە خێرایشمان هەیە
تەخێرایشمان هەیە مامۆستا ئەو تەخێرای ئەو ڤە ئەوە شیانچە جوڵەوزەیە داوای بارستاییمان لێ دەکا دەڵێ بارستاییەکەی بدۆزەوە ئێم چەندە باشە ئێستا چۆن بیدۆزینەوە بارستایی ئەگە بدۆزینەوە بابە بارستای ئەلە یاسایە دەبێتە چی دەبێتە ئێم یەکسانە بە دوو کە ئی بەسەر چی ڤ تواندوو کە ئیەکەمان هەیە ڤەکەشمان هەیە وەرەدان بنێوە بارستایەکەت بۆ دەرەچێ دەکا 1.6 زەڵبی دەتوان 3 کیلۆگرام ئەوە بەنسبەت ئەو قوتابیانە خۆشەویست لێرە پەیوەندی ئیش بە جوڵەوزە کاکە لێرە لە پەیوەندی ئیش بە جوڵەوزە ڕادەوەستین هەتاکو وانەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم هیواداریشم دەسەکەتان بەدڵ بوو بێ خاتەم لەگەڵ